دەرجێک بینەمان سڵاوتان نەبێت بینەرانی شارپرس ئێمە ئێستا لە بەردەم مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەین لە دوای ئەو گرژ و ئاڵۆزیانەی کە لە دەرەنجامی خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان کە ئەمڕۆ بۆ ڕۆژی سێم بوو خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان لە پارێزگای سلێمانی و لە بەشێکی زۆر لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەبوو. ئەمڕۆ لە سێم ڕۆژدا لە بەردەم بینای زانکۆی سلێمانی و لە بەردەم پەیمانگای تەکنیکی سلێمانی ئاوکات زانکۆی پۆلە تەکنیکی سلێمانی کۆی گشتی خوێندکاران وەکو یەک تیمێکیان کرد لە بەردەم بینای پارێزگای سلێمانی دوجار بۆ شاڕێی سالمدا بەرە و بەردەکی سەرا بەڕێکەوتن، بەڵام دوجار لە ڕێگەی هێزی چالاکە مەدەنیەکانەوە ڕێگریان لێکراوە لە دوای دروستبوونی گرژی و ئاڵۆزێکی زۆر لە بەردەم بینای مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی گرژی و ئاڵۆزی دروست بوو. بەشێک لە خوێندکاران بریندار بوون هاوکات بینای مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی زیانێکی زۆری بەرکەوتووە سووتێنرا. دیارە لە گەرمەی خۆپیشاندانەکاندا لە کاتێک تیمی میدیایی شارپرس ڕووماڵی خۆپیشاندانەکانی دەکەی یەکێک لە ئەو خوێندکارانی کە گفتوگۆمان لەگەڵدا کرد ئەو باسی لەوە کرد کە ئێمە خوێندکاران دەمانەوێت بەهێمنی خۆپیشاندانەکان بەڕێوە بڕوات، بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودەدات بوونی گروپێکە لە نێو خۆپیشاندەراندا کە ئەوێ دۆخەکە بەرەو ئاقارێکی تر بەرێ. هاوکات لە ئێستادا لە دوای بڵاو پێکردنی خۆپیشاندەران و خوێندکاران لە شەقامی سالم لیوا چەتۆ بریکاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ڕایگەیاند کە ئەوان دەیانەوێت خۆپیشاندەرانی ڕاستەقینە لە تەواوی ئەو گروپ و تیمانە جیا بکەنەوە کە بە مەبەستی تێکدەرانە دێنە ناو خۆپیشاندەران و دەیانەوێت پشێوی و ئاشەوە بنێنەوە. ئەمە ئەمڕۆ بۆ سێم ڕۆژەکە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی بە دیاریکراوی خۆپیشاندان و ڕێپێوانی بەرفراوان ئەنجام دەدەن لە بەرامبەر بڕین یاخود پێنەدانی دەرماڵەکانیان و ئەو